ڕۆهاتینە شاری هەولێری پایتەخت لەگە کۆمەڵە برادێکی خۆسەویست بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بەڕاستی شارێکی خۆش و ئاوەدان و هەموونەتەوە و کەلتوریە شارێکی ئارامە. بەڕاستی ئەمڕۆ شارە پیرۆزەکەمان پیشانیدا بە تێگەڕایی لە شەقامەکان و لە هەموو کۆڵانەکان و مزگەوتەکان دیارە کە کورد چەند ئیسلامە. ئاوەتە خوازم لە خوای گەورە و میرەبان ئەم ڕۆژە پیرۆزەمان لێ پیرۆز بکاتوە لەگەلی هەموو کوردستان و ئاواتی میلەتەکەمان بێتە دی. ئێمە خوێنکارانی قۆناغی چوار زانکۆی گەرمیان ئەم ساڵ خولی چوارەمی دەرچوونی خوێنکارانی قۆناغی چوار بوو. لە ڕاستیە هەستمان خۆشە، هەموو کەسێک پێی خۆشە لەم ڕۆژەیە کە قۆناغی چوار تاوەکە مەرحەلەیەکە ئیتر ئەبێ پیا تێپەڕیت. باسی زۆری مامۆستاکانم هەروەک ڕاگری کۆلێژ دایک و باوکم هاوڕێکانم کە یارمەتی دەرم بوون بۆ وەرگردنی ئەم بڕوانامێ مرۆک و خوێندکارێکی زانکۆی گەرمیان بەشی پە دەروناسی زۆر خۆشحاڵم ئەمڕۆ. بەشداریبوونی قوتابیانی قوتابخانەکان 108 قوتابخانە بەشداریکردن سەرەتایی و ناوەندی دوا ناوەندی لە 500 و ئەتوان بڵێن لە 530 قوتابخانە 108 قوتابخانە بەشداریکردن بەداخەوە. پێمان خۆشە هەموو قوتابخانەکان بەشداریکەن بەزات لە خوێندنی کوردی لە کەرک و لەبەرەوەی نییە ئێمە کۆمەڵی دوژمن و حەزنەکەرمان هەیە لە شارە جایەتیمانەکەن. چی بەشداری بکەم کارێکی جوانتر بکات لەوەی ئەوەی ئەمڕۆ سوپاس و پێزانینی ئاراستە کراوە داواکەم جارێکی تر سوپاس و پێزانین ئاراستەی ئەوانش. ئەم ساڵ جیاوازێکی زۆر هەیە لەگە ساڵەکانی تر هەر لە بابەتەکان زیاتر تامزرۆیی کوردایەتی پێوە بینم، تامزرۆیی ئەوەی تیابینم کە ئەم شارە چەند ساڵی پێشمەرگە پاراستوێتی و لە بابەتە زانستیەکانی شتی زۆر جوان کراوە، تەنانەت هەندێکی تایبەتە بە کەلتوری کورد. زانکۆکەمان پۆلێکی تر لە زانستخوازان پێشکەشی کۆمەڵگا دەکات. ئەمڕۆ خولی نۆیەمی ڕێوەسمی خولی نۆیەمی دەرچوانی زانکۆی سۆران بەڕێوەچووکە لەو خولەدا زیاتر لە 750 قوتابی لە 20 بەش پسپۆڕی جیاوازەوە دەرچوون. پیرۆزبایان لە دەکەن و هیوای داهاتوێکی گەشیان بۆ دەخوازێن. پاڵپشتیتان زۆر ئەستەم بوو. تواناو لە هەتوەکانیان هەڵبژن. زۆر خۆشحالم کە 4 ساڵ لە زانکۆی سۆران فاکەڵتی ئادە بەشی کوردی تەواو کرد. توانیم بەسەرکەوتووە چوار قۆناغەکان تێپەڕێنم، بەڵام 4 ساڵمان تێپەڕان. لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە دەرفەتێکمان پێ بدا بۆ ئەوەی ئەو 4 ساڵەمان بە فیڕۆ نەڕوات بتوانین لە پاش ئەو 4 ساڵە لە شوێنێکدا بمەزرین بۆ ئەوەی ئاواتەکانی خۆمان بهێن لێدین. بە خوێنی شەهیدان بەگشت پیرۆزیەکانم کە ئەمەکدار بن لە کار و پیشەمدا کار بکەم بۆ پێشخستنی کوردستان.